بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خۆی گەورە لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بێ بینەرانی عزیز ئەم کاتتان باش خۆشحاڵم بەوەی کە لە ئەڵقەیەکی تر لە بەرنامەکەتان لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم. باس و بابەتی ئەم جارە ئەوەیە کە حکوومەتی عێراقی موچەی مانجی نیسانی دابش کرد و ئەیکەی لە هەرێمی کوردستان دابش دەکرێت. ئەمە لە کاتێکدا خۆتان ئاگادارن کە دادگای فیدرالی بڕیاریدا هەموو مانجێک لە کاتی خۆی لەگەڵ عێراقا موچەی هەرێمی کوردستانیش دابش بکرێت. دیارە حتمەن بە ڕێکەوتن لەگەڵ ئەم هەرێمی کوردستانە ئەم حکوومەتە خەڵکی حەقی خۆیەتی بپرسێ ئاخۆ بۆ ینی ئەم هەموو دەستیە چێ بەم خەڵکە دەکەن بۆ دەبێ ئێمە لە هەرێمێکی ئاوا دەوڵەمەندا بە مژدانە موچە بە خەڵک بدرێ موچەیەک کە حەقی هەر فەرمانبەرێکە حەقی هەر کەسێکە کە لە کەرتی تایبەتە یاخود لە کەرتی گشتیە یاخود المهم لە هەر شوێنێکە بە تایبەتی ئەوەی کە سەر بە حکوومەتە و ئایادی حکوومەتە وەرە دام و دەستگاکانی حکوومەتە یعنی ئەمە قسە لەسەوە ناکەین کە خەڵکێک نازانین دایرەکەشی لە چێوە موچە وەردەگرێت ئەو بابەتێکی ترە ئەوەی کە بندیوارە و سەر دیوارە و تەنیش دیوارە و نازانم چیە و بابەتانە مە قسە لەسەوە بابەتە ناکەین چکەوە پێویستە قسەی زیاتری لەسەر بکرێت لە شوێنیتە قسەی لەسەر بکرێ بەڵام ئەوەی کە حەقە ئەوەی کە مافە چکە تۆ هەر هاوڵاتیشی ئەم وڵاتە کە فەرمانبەرە لە شوێنێک ئەرچی لەسەر لە بەرامبەر ئەرکەکەش دەبێ مافی پێ بدرێ ینی تۆ کە لە شوێنێکا دەوام دەکەی چاوەڕوانی کە سەریمانگان موچەکەشت وەربگرێت دوای بینە و بەردەیەکی زۆر و دوای خواردنی سێ موچەی ساڵی ڕابردوو کە تا ئێستاش چارەنووسی دیار نییە خەڵکێک دەڵێ حکوومەتی عێراقی بڕیاری داوە یاخود دادگای فیدرالی بڕیاری داوە و کە دەبێت ئەو سێ موچەیە خەرج بکرێت بە ئەو خەڵکە و لەولاوە وەزیری دارایی دەڵێ ئەوە لەسەر ئێمەنە لەسەر هەرێمی کوردستانە هەرێم لەسەر ئێمەنە لەسەر ئەوانە سیرەکە لەوەدایە یعنی تۆ ئەگەر حکوومەتەکان لەسەر خۆیان لابن ئەگەر کاربەدەستان و ئەوش ینی دەبێت خەڵک چاوەڕێی بێ لە هۆڵەندا کاروان سڵاوی خوارد دەبێت سڵاوی خوارد لەبێت لە هۆڵەندا تەلەفۆنەکەم چاوەڕێزم بۆ بەرنامەکە سپاس بۆ بەڕێز بۆ تەلەڤیزیۆن بۆ هەموو لایەک بۆ کارمەندان بۆ ئەوەشی پەیوەندەکەی بۆ گوتم مامۆستا ئەنوەری جان مامۆستا ئەنوەر لە سەتەوەرەکە چی بڵێم مەڵێ تەوەرەکە چییە وەڵڵاهی نازانم خۆی لێرە ئەگەر دەبینین دادگا بڕیاری داوە ئەو دادگای فیدرالی کە ئێستا کە بۆتە باڵا دەسترین مؤسسە لە عێراق ینی بڕیارەکانی پەرلەمان هەڵدەوشێنێتەوە بڕیارەکانی زۆر شت دەگۆڕێ کەچی بڕیار دراوە مانگانە موچەی خەڵک لە کاتی خۆی بدرێت کەچی عێراق موچەی خۆی دابش کرد و ئەمەش تازە بە تازە لیست دەنێرن و لیست چەند وەزارەتێک ماوە و نازانم تەواویان کرد و تەواویان نەکرد و تەدقیق دەکەن و نازانم یعنی ئەم هەموو بینە و بەردەیە بۆ خەڵکە دەکەن مامۆستا تێگەیشتم ئێستا ئەگەر بوار بی من ئێستا مناقەشەیەکی چڕ و پڕەکەم بۆ بەرنامەکەش و بۆ تەلەڤیزیۆنیش و بۆ گوێگرانیش و بۆ خەڵکی بەڕێزیش ئەم دوو حیزبە هەموو مانگێک معاش وەرەگرن لەسەر کاربانقی خۆیان لە حکوومەتی عێراقی بەبێ دواکەوتن ئەم دوو حیزبە بەرپرسانی ئەم دوو حیزبە با خەڵک جوان تێبگە هەموو مانگێک بەبێ دواکەوتن ئەگەر نافرێ معاشی وەرگرت معاشی ئەم بەرپرسانەی حکوومەتی هەرێمی کوردستانی معاش وەرەگرن بەڵام ئێستا من تێناگەم بۆ پیان ناخۆشە لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان لانێرم بۆ بەغا بۆی معاشەکانیان بۆ بنێرم بۆ تۆزە بکێ ئەمە بەشێکە لەو بەشەی کە خوای گەورە حتى لقرآن فيش فرميتي عليه وما حياة الدنيا إلا متاع وغرور واتا جيان بريتيا لو كانت ساعتي كملت كتسارع جيانا كانوا كبوشي ويني وإما دواي قرار برياري خمان يسرين أمانا ما مفتا حقبو لكاتي خويا ليسي مشخوراني هريمي قوسام نيرم بوي معاشقة لقو أقل لنا فرية ولا بعقوبة ولا بغاء معادرة حقا خلصي سليماني وهورير ودروجش بلان ممانا بيان خوشنية خلق معاشقاتي خويا وقرية بخويا بيان خوشة همو ماني لكاتي خويا معاشقة وربجيري
بە کاک مەسعود بەرزانیشەوە لەگەڵ ڕێزم بووی ئێستا معاشی ئەوگرتووە لەگەڵ ناسریەیە بەڵام پێی خۆی نییە خەڵکەکەی میلەتەکەی داماوەکەی مالعیلم ئەمانە مامۆستا ئەنوەر ناوی خۆیان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی سۆشیال دیموکراتی کوردستان بەڵامەکانی ئینسانیەت و ڕۆشنبیری و ئەخلاقیەتی ئینسانیەتیان نییە مالعیلم گرەی هەندێک کەس گرەی لە حیزب ئیسلامیەکانەکەن ئەڵێ حیزب ئیسلامیەکان ئاوان و هیچیان نەکردووە ئەویان نەکردووە کاکسۆران لە پەرلەمانی عێراق چی نەکرد بۆ خەڵکی کوردستان چی باز نەکرد بۆ خەڵکی کوردستان ئەی خەڵک بۆ ئەوە نازانێ بۆ بە هەندی وەرناگرێ مامۆستا من تێناگەم بۆ خەڵکە خەڵکانێک تەلەفۆنەکەم بۆ تەلەڤیزیۆنێک ناوی تەلەڤیزیۆنەکە نابام هەموو ڕۆژێک باسی فڵان کەس و فیزا کەس دەکەن بەڵام کێنە تەلەڤیزیۆنی پەیام باسی قسەی شکاکەن و ئەوەکەن عیبە بۆ ئەو کەسانە کاکسۆران عومەر یەکێکە لەو پەرلەمانتارانەی دادگەری کوردستان کە هەمیشە لە خەمی خەڵکدا بووە و یەکێکە لەوانەی کە دکتۆر موسە ئەمین کە لێگرتووە یەکێک بۆ لەوانەی کە داکۆشی کردووە لە حکوومەتی خەڵکی کوردستان مامۆستا ئەنوەر من خەڵکەکەم ئەوە بڵێم بۆ خەڵکاوە بە شێوەیە تەماشای ئەم حیزبە ئیسلامیان ناکات هیچیان نەکردو بۆ خەڵک مالعیلم ئەمانە کاک محەممەد جان کاتم زۆر پێدای تۆ گەر دیقەت دێ خەڵک تەنانەت ینی لە پێغەمبەری خوش ڕازی نین سەڵاو سەلەم جا چ زای بێن لە حیزبێکی ئیسلامی ڕازی بن کەواتە تۆ ناتوانانی هەموو خەڵک ڕازیکەی و هەموو خەڵکیش بە تۆ ڕازی نابێ بابەتەکان ئەوڕۆ لە کوردستان بۆتە بابەتێکی سیاسی ئەنی بەداخەوە دەستەکانت خۆش بێ کاکاروان زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش لە هەولێر کاک محەممەد سڵاوی خوارد لێ بێم کاتت باش السلام عليكم عليكم السلام كاك محمد قدنج تلفزيونك كسير سباس دكم السلام عليكم عليكم السلام ورحمة الله باشي بلا بريزم زور سباس بقربان دستكان خوش تعود ما بسم والله يا أصيب وتي حكمتي هريم بتمايا زور زحمتها بتمايا حكمتي هريم نبل لبلوي براسي حكمتي هريم حكمتي هريم على حمد السي موسى بعتي السي موسى ذكري السي موسى الرؤية تعرض لي بشوها يعني بتماي نبين لا والله بتماي ما لبلوي براسي نكسي موسى دم موسى كشمخ حكمتها حكمة بتماي هو الذي ولا حكمة البلاد وأقدر اشتكل بغداد بكري لو موظف كان لنا بقواي دبي مشكلة ولا مشكلة قواي قبل يعني أوي روي تا دبي تسليه بشوي وفاتح عشية صفخي لأنه تا خلاص وراها خوا قوري إن شاء الله نامري والله أمن بقناعاتكم رأيت يا جام بقناعاتكم رأيت زور زحمتها لبروي براسي أجر حكمتي هرين موظف كان خوش موظف دور براسي سر حكمتي خوم هذا عم عزم عليني حكمتي ما هو لي بها العويلي هاتيها حكمت براسي بهذا لو بغداد بيمريكا كذا متمل الرواق براسي لبروي لنا ما بخوم كردين شانازم خدايتي خوما ودكينو بخدايتي براسي سر برندينو شو دەستەکانت خۆش کاک محەممەد دەستەکانت خۆش ینی حکوومەتی هەرێم حق ینی بەڕاستی ببینی بزانێت کە هاوڵاتیەک دەڵێ من کوردم و هەرێمەکەی خۆم خۆش دەوێت بەس حەقوانی حکوومەت ئەوە بکە مام زەوهەر سڵاوی خوارد لێ بێم کاتت باش مام زەوەر ئێوارە باش مام زەوەر سلامەتی مازۆ قسان دەکات داوای لێبردن دەکەم ڕەخنەم لێ نەگرن ئەزای چۆنە مام زەوەر من پێگرێم با ئیتفاقی مام زەوەر ئەمن بەتەمەن لە تو گەورەترم وەرە پێڵاو دەخەمە سەر چاوم ئەتو برا گەورەی ساحەبی مردوزن بەسەرەفم ڕقم لە یەک کەسی نابتەوە ئەتۆ لەوەی گەڕێ باس تێ ڕابگرا ساتم کەمە نەڕقم لە سەرکردەی دەبتەوە نەڕقم لە میلەت دەبتەوە نەڕقم لە حکوومەت دەبتەوە نەڕقم لە کەس دەبتەوە بەڵام دەڵێم بە پرۆپاگەندە ئێمە زۆر تێرین بەڵام لە ڕاستی بەرەو هەڵدێرین باوەڕ پێک ناکەین لە کردەوەمان بەرامبەر یەکتر نییە حیزمان لە مێژ ئەمن هاوار دەکەم مام زەوەر
لا خود بساندانا كان الرسمية بس يك دقيقة نيو دقيقة جملة بقرا ما مزور نيو دقيقة جملة تلفونهم لو دكيوا نانا دقيقة بس جملة بقرا ناتوام تلفون مركز بكين ما بس أويا أما يك آزادة بلام آزادي بمعنى أو هناك إما خوانك بيرزي برامر بخلش بكين دكري قلي برامر كزناك زين شلون قلي دكين لستري سلوتا خواري آمس هرقم بده بابو سيبرا كنت اعتماد كرديا جات اعتماد نكرديا جرب دري ما عندي تلسيت كانوا بابين سر موضوعك أما الليرة بتسمان بس كده كي جناب الدلهم تقلي وقازان دي هي باب لويه ودستيوكين بريارك بدا هري استاكا بدا قال همو سر كده كان برا لقاك مسعودي بين صار بسال بقرن ديداري تايبت لقا خلف كردستان لا من يسق سبكن شو سكتيا معنى شيش زورة سامان مانيا نفط مانيا $3 مانيا بو ما كل دوين وتويكوا بو والبريمار ويزاني دعوة دولة الكردية لكن لان دعوة باري أكل بو كردستاني أكاول كرد بو لو كردي فرسي لو بردوام لسا تلفزيون كاكستان لكن همو شركة كان برپرسيارن بو برپرسيارن اگر ما آزار كاري كردبان لبير با رسمه لكاك مسعودي هو همو خطابارن بمام دلالو كان مسلوانوا يا بازو چاره سري كيسكي عمو كربا نكرك الذي وخانك خوي دسكا بقتو قليو قازان دو برابر يشيزك مشكلة عن النبي فيدوانية استاش مزال ما يبو تسار السر بس عليك شبكة تسار السر اويا ملت همو احزاب وشركة كان دركا الاقتصاد يا را اوالا ملتان بيبا خوناسيا دبي كاد ملا علي تهات ولا رافرين لداي رافرين يكم يحساي خوي بكاتية ويساتيه او دا همو شركة كان ليلة جناب دو دستكم او بايكا شي ازادية من كابرايا كميت ملايا بس رفهم لأيلو المعاشم بدير سيبو نفيز مزا لحمام دلي حتى وفيز بابم هاي قلت تعمرق بايكا جا وتبكا كتا شورسي ما بكري او شورسينا براكي كم شورسينيا سلامي برام لجمل لما اكو شبول بس رفو بنا مسلم هيك مناوي هيك بس واندا دريم عيبا ريك كوان با او ازمنا ما لقيستاتي عيبا با عرب وتركوا عجم بيما بينا كلي عيبا دستكان تخش كل يك بقراها او تواوا دوزن يجي بلقي سر اوا دار ما قصة كردستان اداري ترخمي همانا دكتارين كين لدسوان دزيخاكم ملتوان بكيرورتي قناعتك يا رقم بدا قناعتك اوي ما جت مليون ديناري ودقري بحرام زادي او بيويست باركي لي بستيني والرشواي بكي بلا مال مداركي بخيوكي قناعت بكاو الفاكياني كيستا دي وخاناني الولتي كيستا همو محكمة بكرين كيستا همو شركة السياسة كاني كل بلتاوي ملت دادقاي بكرين حتى كي يسو آذاري كل بس صدا ساري ملي يسو آذار داي بو هذه لحوما برسين ورا سكيا طابي يبي امن دبم لسيان بس تركي لنبي انا عرب عدم هل سيشان نبي بنا مسلمان دول لبيزدان دول للسرعة يا اخي كردانا ازاوي دنياز ابشي قومية لتزيو خيار التربية لتزيو كستن هديوانية لسيان كم دبم لسيان بس كردي لنبي انا عرب عدم تركي سر نبي بنا مسلمان دول لبيزدان دول للسرعة كارية زانين ازاوي دنياز ابشي قومية لتزيو كستن هديوانية هذا تاج مسعود هنجي تاج خوشم دي الرسمية برز مامزور ساود مازدكم كاتم زور بيداي بس بلالك حتى أثار اللي بيرجع بلالك حتى أثار أنفال والشمية باران لبير كان بي بلا علي صلاح الدين نو سروان ما دلال قبرك سياو لماو هم بابي لقبات رمتان هم يامبر برسيارن يبيدا قاي قلب كريم كرد زور قورتنا لوي خاشي كردستان زور قورتنا قبرستان كان كل زول لو سركندان بيروتين وقورتين دستكان خوش مام زور دستكان خوش كاتم زور بيداي سپاس دكم دسمه دهوش دلال ما وصلتوني باش كاي محمود بس السلام عليكم سپاس بقربان والله بس والله ما مستكن حقيقة عندك حدث أجر رحمتي أم التي نبتوا والتي حتى حدث تحملك جزيدة تحملناك بالرسي شوفوا عند الصلاة زور ظلم وبابي مناتي وبغرور كما شيء من التي جذابة أجر إيواء عند الصلاة
تحريز بخصري أم ملتكين بخصري شوي رصيد دواء أما هذا بحق حسب أم ملتاه حوالي بغضة بتتوجه استسلام ولا سمح الله والله ما مثل بله دەستەکانت خۆش کاک محەممەد جان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس خەڵک لە هەرێمی کوردستان لە ئێستادا چاوەڕوانی ئەوەیە کە موچەکانی هاوتای موچەی بەغدا بکرێ خانەنشینانمان کە موچەکانیان هاوتای موچەخۆرانی خانەنشینی بەغدا بکرێت کە لەوێ لە 500,000 کەمتر نییە هیچ موچەخۆرێکی خانەنشین لە بەغدا لە 500,000 کەمتری نییە بڕۆ بە سەرەوەتریش ئەوەی کە بەپێی ئەو ساڵانەی خزمەتی ئەلێرە لە هەرێمی کوردستان کابرا 20 ساڵ خزمەتی هەیە 200-300,000 بۆ دەبڕێتەوە ئێ باشە 200-300,000 دینار چی لێ بکە بۆ نمونە ئەگەر ینی چۆن بژێوی ژیانی خۆی پێ بەڕێوە باتن ئەو کەسە کاک محەممەد لە هەولێر سڵاوی خوارد لێ بەم کاتت باش السلام عليكم يا ورد عباس. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بله. أصبحت كردس كوشة. بله جان. جانا أنا هذا سجل لو يكمل كذا أما برنامج الناس أنا ما مسؤول فيها. سجل لو يكمل أو خلقي تكاسي كذا يعني حتى حكومتي كار بريكر أبوش نقدر خلقي كذا ميوا. بفارق كل ما يقولوا خاشاكو باري تابلو نازانم كارباي موليدا من تفاضل وظهر نماوا بس عدد إستا لأركان أوبوزيشن يودوا عند البرلمان تاني الحكومة العراقية. يكتب شاكا بقى يكان هي كاكتورا بدأ هي كاكا بدأ هي. والله زاد ريبينك. والله بدأ كسية. بدأ كسية. بس كاكا بلكاسة أجل إيه ما سرب حكومة العراقية سرب إيه هريم يجي سرب هريم بحكومة العراقية ورن كاكا أوانا جسيا خصوصا بنا كاكا وخوشا بفاري بارانيلو بفاري موليدو بفاري خمولو خاشاكو بفاري كاميري ساوديري بفاري تبديك لو يكون متشان نادني أوي خلقا كبير دكا لقل حكمت نهاتي لقل خلقي لكا تنيوان ورن كاكا فيها بلن كاكا أما ناكيت أتو بني والله من حكم هريني تسربخومو فدرالي منازان مسيمو ملاك متكدنان نبي بخوابو درمان داو العراق بكيبو فاري داو العراق بكيبو جنم يدرجو داو العراق بكيبو أو داو العراق بكيبو أما كثيرة أساسا ورد بعلني جاستي في راس دروزة بخلق بسنتاسا يعني كان يوبوشن والله مقصر يعني بأندازي جفلات مقصر لم باردو خجل إنسان هرين كوزر دقوزري مقصر دو يعني بقدر جفلات ثانية مقصرة يعني كان يوبوشن أو نزات المقصرين كاك إيش حلو يستيقنيا كوان ببديش جفلات نازانا كاك ورد خطا ببديش جفلات بجانا برون لدرجاء أنكو سبعنا بدن برون لدرجاء سفارة كان بدن إذا كاك أوانا للركاز لو توزع على كان هو خويا كذب الشام الشريف وقت بتبذل كاك ور الرشنا في الشام لو كاك هكذا لبارك كان خدان اشتوا تاوريدا كاوكو من الشهاولاتي تكون من دعوانا كم كان ما جاري متكمل يعني كان هو بوسيني تاسواني بارك كان يعني عند ولا كان وكو من تاوريدا كان ما جاري متكمل كاك وانيا دور كاك ور ناو خلق ور كاك خلقو شاكنا باب تخلق تاوري كان متكنك بل خلق ور كاك داوي ما تخد بك كنت خانه كان ولا ثاني بالهيئه بك وكجاري اطواري خلص يا بجين كاك محمد جان دستكان تخوش بقربان زور سپاس جانكم دسمه گرميان سلاي خواد لبي كاك كارزان السلام ورحمه الله كاك كارزان جان بلا بقربان الو ام كاتو باش بقربان والله برز باس موسى ودم بيعجب ما تست تلفونهم كده تودي كده يعني باسي موسى ام بيهاوشينانا لكن مثلا كوابر زاني شلون كاكارزان من او جاره كبرز بيونديت كردو تد سردمي 2015 لان محمد هاودياني كاتو وزيري كباري كومالاتي بوا من واي برنامج بيوندين بيو كردو قسم لقال كردوتي او برياري من نبوه برياري انجمني وزيران بو من تاو كاتو باسي كردوتي تورجم ماوي وتمكاكا ابا خلشي تدايا كمستحقه ناكري هم ام بيك او شوندلي ما مقابل مجال ده خوايك دقيقه ميك دقه مجال ده راسك إنساق وحكومة العراق ما عنده صوت فنجاء زاردا بله زين شو كاكارزان لكن على كتان لان برلمان كان مثلا بوك شو ساكان بانغنا قبل شو ساكان بوجي قوت التركر ده وجي قوت خفانا لم إن بوجي مثلا لسكناري الوقت حكومة العراق مثلا سردي جماعة مصاعد زين شو كاكارزان زين شو أجر إما بريار به
میزانیمان لە عێراقەوە بۆ بێ و دەبێ هەموو ئەو موچانێک کە لە هەرێمی کوردستانیشەوە هەیە بە چاودێری کۆمەڵایەتیشەوە هاوتا بێت لەگەڵ ئەوەی کە لە عێراقە لە عێراقا 250 و سەلەی خۆراکی و ئەو بابەتانەیە پێدەن لێرەش بە 4-5 مانگ 150 هەزارێکە نەزم چەندە ڕەحمەت خوارد لێوانیە مەسەن بە دواتنێکی بۆ بکەن مەسەن فشارێ بکەن بان کۆسانخان بکەن یعنی کۆسانخان خۆی ئافرەتە یعنی زۆر بەداخەوە بۆ بزودنەوەی گۆڕان بۆچی گوێ خۆی لێ خەفانە کۆسانخانە ئەوانیە مەسەن بۆ زان غێر بە دواتنێکی بۆ ئەنجا حکومەت ئێرە مانگی 250,000 دینارەدا مانگانە بۆ بێهۆشنانە و چاودێری کۆمەڵایەتی یعنی خۆتان ئاگدار کاکسۆرا عومەر مەسەن موچەی بۆ هەزاران گەورەکەش بڕێتەوە ئێرە حکومەت ئێرە موچەی بۆ هەزاران بێکار بڕێتەوە یەکەینە موچەی ئەوانە بدەن زۆربیان بێهۆشن و ئەمبیاوژینان لە قۆتی درێژخانیانەیە مامەساگیان لە قۆتی درێژخانیانەیە لەم کەناڵەیەوە لە کەناڵەکان ڕۆژانە کە خەڵکی یارمەتیان نەدا هەر لە برسیەم ڕات کوێرە و پارەیەوە حەبوو دەوا و دەرمانەکان زۆر ڕاست زۆر ڕاست داواکارم لێدان دووبارە و سێبارە بە دادواتنێکی بۆ لە کاکتۆرا عومەر پەرلەمانتارەکاندا جان کێسانخان یعنی زۆر بەداخەوە بۆی زۆر بەداخ بۆ بزودنەوەی گۆڕان یعنی بۆ گوێ خۆی لێ خەفانە مامۆستا من داواکارم لێەوە پەیوەندی بە کێسانخانە و کەمجان سەبەبی چی یانی دەستەکانت خۆش کاکارزان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بەڕێزی خوا ئاگادارت بێ کاک تەحسین لە قوشتەپە کاک تەحسین سڵاوی خوارد دەبێت سڵاو لە قوشت باش بڕێت باشی جانەکەم ئەحواڵ باشە زۆر بەنسبەت مەعاشی کەماندامان وەڵاهی بابەتەکە تایبەت نییە بەوان بەڵام زۆر ئاساییە فەرموو قسەی خۆت بکە بەڵێ ئێستا من کەمەندامن ئێستا من و خۆم و خێزام کەمەندانی سەتاسەتی بەڵێ خاوەن سێ منداریشین یعنی مانگانە چەند وەردەگرن کاک تەحسین؟ وەڵای 150,000 150,000 هەر وەکو ئەو خەڵکەش کە معاش دوا دەکەوێت بە هەمان شێوە ئینگۆش دوا دەکەوێت ئێمە بە هەماوە شێوە بە هەمان شێوەی موسەخۆران پاسەکەوتیش کرا ئەی چۆن ژیان بەڕێ دەکەن کاک تەحسین کەواتە ئێوە ژیانەکەمان یعنی کوردی یعنی ئێستا کەمەندامم لە ساڵی 98ەوە ئەلغامم لە دەستی چاوم لە دەست داوە لا حول ولا قوة إلا بالله يعني كمدام استطاعت يعني استعمل حكمته يعني دعوة لوزير استعبت كارباري كملاتي دكم وأنت ساري 2011 يا صار لو كمدام بسي بطل كمدامي متكالو داخل بسي حتى أشتاو يا صار تبدي مشروع خوا گەورەیە دەستەکانت خۆش بێ ئیشاڵا بزانین چیمان پێ دەکرێت زۆر سپاس بەڵێ جان يعني لو أن البرلمان هذا كمان يعني خلي مستوى تقاعد خويا تقاعدشي يعني كمان دامي تقاعدان تقاعدش خويا با دەستەکانت خۆش دەستەکانت خۆش دەسەر چاو لە چاکسازی گەوران کاکارزان سڵاوی خوارد لێ بێم کاتت باش بە قوربانم بەڕێزی برا گەورەی باین تۆ بەڕێزی کاکارزان جان وڵای کاکەشتێ بۆم خەڵکە بکەن بۆ خاتری خۆ کاکارزان دەمێکە لەوەی وڵایەوە 7 ساڵە 7 ساڵە چیە کەیسەکەت ئاساییە بپرسم والله شەڕە شەڕە کوشتنیشی کەوتوتە ناوێ شەڕە حکومەکەم تەواو کردە بێتی وڵای بەرم نادەن سڵحی عەشایریت هەیە سڵحی عەشایریش مێ بەڵێ ئەی چی ماوە مادام تەنازولیشت هەیە وڵا تەنازولیش مێ 18 مانگ ماوە 18 مانگەش بەرم نادەن کاکە ئێستا خۆم یاسایی حکمی خۆم تەواو کردو بەس بەرم نادەن کەفارەت شمولت ناکە ناوەڵا شمولیم ناکە وڵای کاکە ئەم خەڵکە مرد لێرە سوێن باڵا گشتی کوڕە فەقیرە ئەوەی لەوەیە کاکارزان یعنی حتمەن لە سزن هەندێک لەوانەیە بە زوڵم لە سزن بێ هەندێکیش بە حەق لە سزن بێ ئایا ئەوەی لەوەیە زۆربەی ئەو کەسانن کە ینی دەبای ئێستا لە دەرەوە بن یان دەبای لە ژوورێ بن وڵا دەبێت لە دەرەوە بین بێژێ سوێن بە ئەڵڵا بێژێ ئێمە ئەوە تا نزیگەی 1000 نەفەری تیا بێژێ 700 نەفەری سڵحی عەشایریەیە هەر لە زیادە لێرن ئەوە میوارە عێراق بە عەفوی داوە بێژێ کاکە کورسان بەشکم شتێ بکەم بێژێ لەسەر کەناڵەکە لەسەر لێبردن و قسە بکەم بێژێ بەشکم شتێک مامە بکەن وڵات زەمە هەلێرەوە ئێستا ڕای دەگەێنین و داوا دەکەین و دەڵێن ینی داواکارم لە بەڕێزت بەڵێ بەڵێ جان تەوەرێک مامۆ بکەیتەوە لەسەر چاکسازی ئینشاءالله و هەلێرەوە تۆش لەگەڵم بەو بەیەکەوە بە گوێ بگرێ بە داوا لە هەرچی کار بەدەستێک لە وڵاتە بکەین ینی بەڕاستی کابرا مادام سڵحی هەیە مادام تەنازولی هەیە مادام مدەی خۆی تەواو کردووە ئیدی بۆ لە زیندان بێ بۆ نەگەرێتەوە ناو خێزانەکەی ینی بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە بە حەقەت ینی بەخوای گەورە ئەوە 7 ساڵە سڵح هەمەیە بێژێ بەرم نادەن کاکە
بەڕاستی جێگای داخە ئەمە دەبێ حقەتەن یانی بیرێک لە بەڵێ بەڵێ داوای خۆت داوات لە چێ دەکەی فەرمووە وەزیرەکان بێ شتێک مامۆ بکەن کارزان بەڵێ براکەم ئەوە مایک بۆ تۆ ئێستا قسە بکە بانی بزانام داوا لە چێ دەکەی داوا لە کوێستان خانەکەم بێت داوا لە سەرۆکی حکوومەتەکەم بکاکە ئاوڕێ لەم خەڵکە بداتەوە وەڵای ئەم خەڵکە لێرە مرد بە قورئان خۆی کەورە کارەسایتان بەڕێزی بە قوربان ئینشاءالله چاو ماچەکەم بەڕێزی کاکارزانجان خۆی گەورە ڕزگارتان کە و خۆی گەورە بتان ژێرتەوە ناو خانەوادە و خێزانەکانتان بە حەقەت یعنی جگای داخە کە لە دنیادا هەروایە خۆ ئینسان تووشی حاڵەت دەبێت تووشی شەڕ دەبێت تووشی کێشە دەبێت تووشی گرفت دەبێت تووشی نەخۆشخانە و تووشی زیندان دەبێت کەس حەز ناکات تووشی کارەسات بێ بەڵام ئیدی ئەوە ئیسانەوە مرۆڤ وەتا لە ژیاندا بێ بەرزی و نزمی دەبینێ لە ژیان ئەنی ئەو کەسانێک کە لە سزنن ینی بەڕاستی بۆ کۆ بەرەزە ئاماژەی پێدەکا 7 ساڵ لە سزن کە سوڵحی عەشایرەکەی هەیە تەنازولی هەیە هەموو شتێکی هەیە ئێدە ینی بە تۆزی هاوکاریەک بۆ ئەو خەڵکە کاکە جەژنی ڕەمەزان ڕۆی هیچتان نەکرد عەلە لەقەل بۆ جەژنی قوربان ینی هەوڵێک بدەن کاکە عافویەکی عام دەرکەن بۆ ئەوانەی کە شایانی ئەوەنە کە بێنە دەرێ بێنە ناو خانەوادەکانیان کاک پۆڵە سڵاوی خوارد لێبێ لە تۆ لە بینەرەکان لە کارمەندەکان سپاس کاک پۆڵە بەڵێ دادگای فیدرالی دەڵێ دەبێ هەموو مانجێک موچەخۆرانی هەرێمی کوردستان بدرێ هەتا تەنانەت جۆ بایدنیش باسی کرد لەگەڵ سوودانی گەربینی بێت هەتا لێرە بەرپرسان و پەرلەمانتاران هەموو بازلەوە دەکەن کە بەڵام دەبینین حکوومەتی عراقی موچە دابەش دەکات لێرە تازە بە تازە لیست و نازانم چی دەنێرن بەڵێ ئەمە چی ینی هەتا کەی ینی بۆ هەتا کەی ڕوونە کاکەنوەر ڕوونە حکوومەتی هەرێم وەکو بڵێ لەبەر هەیبەتی خۆی کاگەنوەر چۆن ینی مەسەلەن بەدڵیایی پێ دەڵێم ئەگەر هەفتەی ڕابردوو بینات بایە کاگەنوەر لیستەکەی بنات بایە ئەمڕۆ لەگەڵ شارەکانی تری عراق دابەش دەکرا و ئەوەش بە هیچ شێوەیەک ناوێ دەیەوێت بە خەڵکیش بڵێ تا ئێستا ئێمە جیاوازیمان هەیە وەکو ناسریە و ڕوومادی و فەلوجە و نازانم شارەکانی تر یەکسانین کەمێک جیاوازی هەبێ لەوەیە بەڵام کێشەی موچە پشتیوان بەخوا لەوە دەرچوو بۆ کێشەی نێودەوڵەتی کاکەنوەر نە دادگای فیدرالی نە ئۆپۆزیسیۆن نە دەسەڵات لە دەستیوان دەرچوو پاس دەزانین کە جۆ بایدن بمانەوێ و نەمانەوێ کێشەکە گەیشتە کۆشی سپی کاکەنوەر لەبێ بەڕاستکاوانە باسی کەین دەستکەوتی هیچ کەس نییە سوپاس بۆخوا ئەو جارە شاوپەیمانان فشاریان پستە سەر حکوومەتی عراق بۆ دووکەگەر بەڕێزت لەبیری دیوەکو ڕاگەیان کارێک دەباجی یەک موچەکەی ناسەی سامی ئەگە لەبیرت بێ دووڕەبوو سوێندی خوارد گوتی چیتر نانێرم دینارێک دەواتە لێرە دەپارەتیشی کەوت سوێندیش خوارد بەڵام دەگەنا پارێ زۆرە پارێ زۆرە دەتوانێت کەفارە دەگەی بدەن دەوتە ئەوە دەبێت لە خۆ بایی نەبن هیچ کەس بەندە تۆ دەسەڵاتدارانی هەرێم عراق لە خۆبایی نەبن بڕیارەکە گەیشتە کۆشی سپی بڕیار ئێستا دەتوانم بە بەڕێزت بڵێم کێشەی موچە بۆ کێشێکی نێودەوڵەتی کاکەنوەر بۆ نێودەوڵەتی بۆ دوا دەکەوێت ئەوە لێرەکە لە سەرمی ڕوو عراق وشەکان سەر دەجوان نییە هەردوو لە ئەندەیانەوەی کلک بادانێک لە سەرمی ڕوو بڵێن ئێستا شتێکمان لەدەستماوە دەنا عراق باس بزانێ لە واشنتن پێیان گوتراوە کاکەنوەر دەنگت ناکە پێیان وتراوە تا کورد هەڵگری ناسنامەی عراقی بێ بۆتان نێموتەکەی ببڕن بەڕاستکاوی پێیان گوتراوە نەفتەکەی لێ ڕاگیراوە من پاکانە بۆ دەسەڵاتدارانی هەرێم ناکەم باس دەزانی وە هیچیشان بەدات بەروەر نازان بەڵام پێیان گوتراوە تا کورد لە چوارچێوەری عراق هەڵگری ناسنامە ساختەکەی عراق بێ ئەفڵ لەسەر عراق دەبی پارەکەی ئەوە بابەتێک کاک پۆڵە ئێستا بۆ نمونە موچەمان هاوشێوە هاوتای موچەی عراق نییە ئێستا بۆ نمونە کەم ئەندامان 150,000 لەوێ 250,000 خانە نشین لێرە 20 ساڵ خزمەتی هەیە موچەکەی ناگاتە 200,000 لە عراق کەمترین خانەنشینی 500,000 ئەو باج و ڕسومات و ئەو هەموو تەنگاوکردنەی خەڵک لێرە هەیە لە ڕووی باج وەرگرتن لە عراقان نییە ئەی ناکرێمەوە کوێک بین بنزین لێ بە 450 لێرە خۆزگە تەوەریش دادنەی لەسەر ئەو بابەتانە بەڵام چی دەبێ ئێستا لایەنی کەم ئەگەر موچەکە دابین کرا دەبێتە هاوڵاتێکی بلەیەک لە ڕووی موچە کاکەنوەر
دەبێ هەوڵ بدرێ لە هەموو ئاستەکان لە هەموو ئاستەکان هاوڵاتی پلەسار نەبێ کورد سوپای عراق هێرش نەکاتە سەرگەڕەکە کوردەکان لەو ئاستەش بستێتە هاوڵاتی تۆتاری باو باپیری هەبێ لەوێش بستێتە ئاستی هاوڵاتی پلەیەک چونکە بە نامانەوێت تەنها لە ڕێی موتەوە هاوڵاتێکی پلە یەک بیت نا بە هیچ شێوەیەک سەرکەس ناکەین لە بۆ پێناوی موتە تەنها لە پێناو موتە هاوڵاتێکی عراقی بین نا ئەگەر ڕاستکۆن ئەگە دادپەروەرن عراقی پەرست کراوە لە سەرمان پێدوانیە ئیدارە نەدانێکی سیاسیانەی تەندروست وای کرد کە ئێمە بگەینەوە ئەو ڕۆژە دەستخۆش بێگومان پەنا بەخوا لە عراقی بوون پەنا بەخوا بە زۆری بمکەنە ناو قەفەسێک خوێنم ڕشت بێ بە زۆری زۆردار ئەکوڕە بە ئیکرام سایکس بیکۆ کاک سایکس بیکۆ ئێمە کردە ئەو عراقە باشە لەگەڵتم گریمان بەڵکە زۆرە وانە بەڵام گریمان بۆ وانە چێ کوردی پارچە کرد باشە گوتیان برا عەرەبەکان ئەنفالیان کەنەوان پێیان گوتن ئەوە زوڵمێکە ئەتو بیکەی ئەمن بیکەم عەرەب بیکە تورک بیکە هەر زوڵمە نەکاتە خۆ پێیان نەبوو ئەنفالیان کەشلم داڵێ هەڕات وایە تۆ دەڵێ وایان گوتن تاکە من تۆ دەکەمە برا گەورە بەڕێزت دەکەمە برا گەورە لە قەومەکەی توش نەبی لە هۆزەکەی توش نەبی کاکەنوەر خوا دەرفەت بدە تۆ دەکەمە برا گەورە چەند کەسێک لە بەردەستت کار بکەن لە هۆزەکەت بن لە خزمت بن تۆ ویژدارت قبوڵەکە دەمیان لێ بکەیت ئەگەر ئینسان بم نابێ زوڵمیان لێ بکەم تۆ زۆر زار ناگەینێک زای چۆنە بامە تۆزێک تۆ پیاوێکی عاقڵی تۆزێ لەسەر خۆڵە زای چۆنە با پێ دڵم ینی با مجامەلەت ناکەم بەڵام ئایا پەنجەکانی دەست هەموو وەکو یەکە زای چۆنە بامە خزمەتت کەم زای چۆنە با پێ مێژوو ئەوەمان پێناڵێ مێژوو شتی جوان و ناشرینی تایە دەزانی چۆنە لە هەموو قەومێک زای چۆنە کە دەڵێ تورک یان فارس یان عەرەب ناکرێت تۆ بەتەعمیم نابێ بەڵێ لە کوردیش پیاوی خراپەیە لە تورکیش پیاوی خراپەیە لە فارسیش پیاوی خراپەیە لە عەرەبیش بەڵێ ئەو قسانەی بەڕێزەتی ناو مەجلیسی عەشایریە بەڵام وەکو سیاسەت باڕوونی کەمەوە بە بەڵکە پێت بڵێم 103 ساڵ لە عێراق دەوڵەتە 103 ساڵ لە کام ساڵ هەبوەستەم لە کورد نەکرابێ 22 وڵاتی عەرەبی هەیە کاکەنوەر ڕێگە بەبراتە دەی نووسراوێکم بۆ بێنە دەرکردێکی عەرەب گوتیویری ستەم لە کورد مەکەن 4 مەلای عەرەب لە 4 شار لە 4 گەڕەک لە هەموو وڵاتان بڵێ ستەم لە کورد مەکە وەڵڵا زۆرە بەخوا زۆرە زای چۆنە لەبەر ئەوەی ئیعلام وەکو پێویست ئیشی لەسەر ناکە پێچی تر بکەین پێچی تر کەناڵەکەت وەرە دەچینە لای ئەو بەناو شێخە عەرەبانەی هەولێر زانمدان بە کورددا دەنێن بەخێویان دەکەین عەبایان بە هەڵدەگری تێی بچین خەمن هەر زۆر لێیان نزیکم کاک پۆڵار بۆش لە پێیان بە کوردە زای چۆنە ئەوە نسبیە زۆرەمە بە خۆمان احترام بە خۆمان ناکەین کاکە چ زگلەی وای دەربارەی موتەباتەوەرەکە لابەلانە دڵنیابە تا ڕۆژی قیامەت دادپەروەری لە عێراق نابی تا ڕۆژی قیامەت خوا گەورەیە دەستەکانت خۆش بی کاک پۆڵە بەزمی خۆشە زین چۆنە ئەم بابەتی باوگەڕێنەوە سە بابەتە ئەسڵەکەی خۆمان ئەو بابەتی موچە و خانە نشین و ئەو بابەتی کەم ئەندام و بابەتی چاودێری کۆمەڵایەتی و ئەو شتانە یعنی بەڕاستی سەیرە بۆ دەبێ ئێمە هەموو شتێکمان سەر بە عێراق بێ بەڵام هەموو شتێکیش کە لە بەرژەوەندی خەڵک بێت جیاواز بێ لەوان بتڵێکی غاز دەبەیەکی غاز لەوێ بە 7,000 لێرە بە 8.5 و بڕۆ لە بازاریش بە هەتا 12 دەڕوە زاری وای زیاتریش دەڕوە هەتا من شتێکم بیست ئەنی لەو هەولێرە لە ئەو چی پێ دەڵێن ئەو مجەمع و ئەو ئەوانی کە ئەو شوقانە هەتا 26,000 25,000 دەڵێن کاکە ئاوایە دەیکڕی ئاوایە نایکڕیکەی فخۆتە هەموو خەڵکیش بۆی ناکرێ لە دەرێ بهێنێ مەزبوور لەیان بکڕێ ئەوە بابەتێکی تر ئەوەش قسەی حەقی لەسەر بکرێ ئەوەیت کە یعنی معقول نییە لێرە باج و دەرامەت باج لێرە بە جۆرێک بێ لە حکوومەتی عراقی بە جۆرێکی تر بێکە لەوێ حکوومەتی فیدرالە و ئەمە هەرێمێکین سەر بەم حکوومەتە عراقە فیدرالە
كاك تاهر لا بيرمجرون كاجا برجان بس خوش برنامج كله لكم سلاوي خوان قرباني تو برزكم ساو ما تكم سلاو بوتو بتواوي بيرمجرون بله والله أرتم خوش بزار كم خوش برنامج اللي كم بخسكان كاك والله من الراديو ناو زور جبراك يا زوق خزان دي وشاوية بله بس عشان بلا بوياك راس خدوي خسكي كمسيح عربي كده عرب يعني بعام من يغني من بسيط أوتي نالم بعام بس قصدي لأنظمة عربي لا ده صلاة داراني عربي خسكيت وش مجرد من متابعي برنامج كده راسك خسكيت وش صعب وكل هم تركهم فارس وعرب وهم خرابنية لا كل شيء جاهية تاكو خراب لا جرك شيء جاهية بلام نخسكوا بو إما بخوم عن كابراش عرب كيش بودا كده كاري بله جان او قاعدين نوري مالتي فرق وزيران بو خواه قال لي عثمان كاكا وانا عقدتوه صابت الزين نوري مالي شيء دال بذاتي كنت هزينيتينا والله باورك كريكار بو واي باسا والله بو برنامج كذا من مستخواز من بيجي دباري مسوي نازان بس بسمع بزاري برنامج كذا باشا كاك تاير هيت زباري مسوي نازاني بلام بوكو هاولاتيك بو اما مادام سرب عراقيين مادام هريميشن العراقي فيدرالا بو ام جوازيه لمتسهبه لبنزين وغاز وغاز ونوت بو هبه يعني بو هبه كاجمر بالله من قبل ما يجي لنا ما عليه جزانم بلان ازانم لي جزاني خو ما بس ما وني اخوانك علينا بالله اگر حقيقه الدواء حقيقه اشتكى اويك اما بو خمان خراتين يقتل الشينين تبانين ريقنين براسمانيا اگر حقيقه الدواء او سيوتن صالحية شديد بارتي حكمي امولاتان كدوين لا يجدينم بدمنتي ناوينم او سيو اون صالحية حكمي امولاتان كدوا او شوار دورة ما كدو دفاين بس دا بارتا كدا وعرب وترك وفارس داور بك اوان دينا كدوي لذا شوان لبر او انسان يقدر دورة باسو انك همورة تحضري نفسي بدري بداخل وكاك تاهر جان دستكان بله جان لذا تحضري نفسي بسيا ذاك روزك كهرباء لصرنا اخواتنا كليته روزك آلمية روزك غازمية روزك نويدمية معقول هذا كيلومتر مسافة بين اقتراع زيري كان كمال 2 كيلومتر نهيبة وارتين بلدها نهيبة هزار يعني بيدا جكلنا خو معنا ويا خطاي خو معنا بخو معنا تبانين يكوردين او سركبات ما دكا براس نبدو السلطاني كنت برارانيا بداخل بنوي جوايش وما اللي حصل كرداتي نامنه من السلوكيين صالحين ما بلان جامن نامنه دەستەکان خۆش کاک تاهیر جان بە قوربان زۆر سپاس باوکی پەیام لە هەولێر سڵاوی خوارد لێ بێم کاتت باش بەڵێ باوکی پێیام دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکەی زۆر سپاس دەکەم بەڵێ بە قوربان بەڵێ گیان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله باش برادر زۆر سپاس گیان الو بەڵێ كاكا لباري مصري موسويان عرب وكرد جان جاي خراب لحد حمشانك بله يعني مصري شكري وسكاك اميروسي تنبيده سموشيريه بله كرد سما كرد زوز الرز العرب دقرين ومركات خوشي لقى العرب جاينا عربي زور لمسائل الكل زور لما الجاسر صفر بنا بخش مؤرخ وخمس سياسي قيران بله عندك لو خلق انا كبعد كان يعني تحسب شيء قويا هنا بله انا وايد مدتهم بله جايز مثلا عرب نكحر مثلا قصدي كل غير لك كل كلمتين لو انا توكي خوش كلمتين بله بتاكد تمشاكل رجال نعمل تمشاكل اخوتي حركه ببيان وبصدام هزار عربي لنا وبس بيجومان راست لا تمشاكل صار هزار نوصتي كبرى عربك لباش الرافري او دكريباني كل كتيش ذاك راست درغي نكد هم نظام الدكتاتور ليش اذا تحرر تكل تفعل ليش حتى دكتاتوره زين شلون هامو دكتاتورك لهر ولاتك هر دينيشي هبه هر زمانيشي هبه هر رنگك به هر زورك به بو معنوي خوي همشتك دكا همشتك لاي مباح بالتاكيد بله بس امنتم خوش خلق انا كتير دك توسك جيران وتوسك منطقه نقطه شلون
عاد كان كبريوني كان توظف منطقانا يعني منطقانا كان توظف والله كاك باوشي بيام جان قربان دوم ديارا بخود زاني خلق هريكو قناعاتي شي هريكو بوسوني شي هريكو بشوي صدقه يعني او يدي اواي ما كدرجا ما كردو خلق صدقه بس اوي كاما بما خوشا خلق راس دك بمنطق قصبك باسلوب شي زوان قصبك يعني شلون ضل تشهير نكا قليبك من استا قليده كامله حرر استروتاوك وهر خوارو لا حزبك يخوشم لا خلقك بس قليده كم نك بيرزي بل كاك اما بالنسبه خو مثلا عقمتك يكون عقمتي هرمي كردستان او يعني او تناو او مناقشه او اللي قابران او تم كنجي كجا كبروا فاش بديت خو تحرب ناتب لا هرب خومانين يعني حب زعامته بطوان خوازي وخوبات شت زانين وبرامبر صفر كردن او نتيجەکەیەتی کە ئێستا دەبینی دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس بە قوربان باوکی مسعب لە چەمچەماڵ سڵاوی خوارد لەبێم کاتت باش باوکی مسعب سلام علیکم باوکی مسعب عليكم السلام ورحمة الله خوای گەورە خۆت و مسعبت بپارێزی أجمعين على كل المسلمين اللهم آمين بەڵێ باوکی مسعب تۆ دەڵێ السلام عليكم عليكم السلام ورحمة الله بەڵێ شلونك كاكا نور باشي برا باشی بە قوربان حواڵ باشە سلامت يا خوات عسونا لە خوای گەورە بەزیاد ئێوە باشن والله من بابا لباري مشو باسكم بەڵێ گیان من قناعتي خوم وكو وايا وكو إيزاني خوم أم شيء سواء حكمة أم زارك دوز دواني بيكو داوا من شوار مانغا أذاني بوين شوار مانغا من خوم موقف يكم سالة دائرة حوصة زار ولا جرم يعني التنافي كابرايا لناو بازار ساقدات وسياسة زار كيس أمر إيزان يعني من خوم كسياسة زار وقم دارك كم فيه معازمين تخو أمر إيزانا من تسيارك لا توكم تخو شلون ما بس تسي يعني الريك بسيارك تتوي بريتي لقطتكم أويا قناعتي خوم وايا تاكيدي كتي بو يما زور صعب وكو درمان وان بو يما بوتشي أداني بوكو درمان وان بو لبرو أم خلقه بس كمع أودو معنا لفرق مع سكان ذا في كتنات يعني أم خلقه بس مع سكية هذا غير دينك لا بدا هذا غير جون بخوف يا خمسة كتنات بس خلق طارئية كيسينيا يعني كابرك تاك من دو سكاكم سالم كيسينيا كيسك بس طارقي هي طارقم كذا كتاب قصيدة شيء بخيالنا من دو يتاودم كحوطة هذا ولا درم باب يقولم حوطة هذا ولا درم أم طارق حق خومية بو حق خومية من كألم لدائركم كابرا كبنا بازار ساقطات وكابرا نا بازار ساقطات فكرة ما هي سياسة هذا الناس يدري بر تأيي جنيا جارواك هنا كتات حكمة شيء كابرا لقربانا كدري شيء الله يكي أمر راسته خوي عدالة خوش هبه لهم شوين عدالتني أما أو كارت عدالتنا مو إنسان مقتضيهم شيء عدالتني واتما عدالتني أنا عبد الله خوي جورا من أنا بخرابتي لك صارنا قرباني تو أول من يرو أم فيمنين بكاب دستكانت خوش باوش مصعب ترى سلامت يا ربي خوي جورا خواه قدار دس لا ورزماني خواه قدار سلامت كاك والله يوزنم بتوابه شو كات توابو بالله بهرحال ئەوەی کە ئێمە باسی دەکەین ئەوەی کە دەمانەوێت بیگەێنین ئەوەیە مادام ئێمە هەرێمێکی کوردستانی سەر بە عێراقێکی فیدرالین و بڕیارە لەوێ بوو جە و پارە و ئەو بینەوە بەردەیە بێت ئێرە ئەی بۆچی ئێمە جیاواز بین لەوان موچەمان کەم بێ و باز و ڕسوماتیشمان لەوان زیاتر بێ باشە بە هەموو شتێک وەکو یەکی لێبێ ئەو جا و کاتە عەدالەت بەرپا بکەن و تاوەکو ئەو هەرێمی کوردستانش وەکو ئەوەی کە زۆر باسی دەکەن قەوارەکە لە خەتەردایە قەوارەکە لە خەتەردا نیە بەڵام ئێوە ناشرین بوونە ئێوە بەڕاستی لای خەڵک لەبەر ئەوەی خەڵک پێویستی بە ژیانە ئێوەش ناتانەوێت ژیانی خەڵک خۆش بێ ئەوە قسەی خەڵکە و خەڵک ڕۆژانە باسی دەکەن خواتان لەگەڵ